بسم الله الرحمن الرحيم الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده. ئامادەبوانی خۆشەویست زۆر خۆشحاڵ دەبم کە لەو ئێوارەیە بە یەکتر دەگەینەوە لە پێشکەشکردنی بابەتە بابەتەکە لەوانەیە تۆزێک تەخەسوسی بی بەڕاستی بەنسبەت مێژوو ئەو بابەتەی کەوا بەڕاستی لەلایەن موسڵمانانەوە کەمترین تیشتی خرایتە سەر کەویش مێژووی موسڵمانانە لە ناوچەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئەوروپا و بە تەحدید لە ناوچەی بەڵقان ئەو ناوچەی کەوا مێژوونووسانی ئەوروپی بەڕاستی احتیمامی زۆریان پێدا تەنانەت مێژوونووسانی عەرەبیش بەڵام لەناو مێژوونووسانی خۆمان کەمتر تیشت خرایتە سەر ئەو بابەتە بەڕاستی و من هەروەکو لە بواری پسپۆڕێکی خۆم کە بواری مێژووی نوێ و هاوچەرخە و هەر بواری پسپۆڕەکەم بە ورتریش مێژووی ئەوروپایە لەبەرەوە بە پێویستم زانی بەڕاستی تیشک بخەمە سەر ئەو بابەتە. لە سەرەتادا ئەگەر هەر وەکو ناوەڕۆک باسی جوگرافیای بەڵقان بکەین و ئەهەمیەتی ناوچەی بەڵقان تێبینیەوە کراوە بەڕاستی ئەو ناوچەی بەڵقان ناوچەیەکی یەکجار استراتیجی و گرنگە کە شوێنی بە گەیشتنی دەتوانین بڵێن هەردوو کیشوەری ئاسیا و ئەوروپایە. ناوچەی بەڵقان بە حکمی ئەو پێکاتە ئیتنی و نەتەوایەتی و مەسهەبی و ئاینە جیاوازیەی بوویتە ناوچەیەکی یەکجار تعقید و معقد لەسەر مستەوای وڵاتانی ئەوروپی و هەروەها هەر ئەوەندە کافیە بڵێن سەبەبی هەڵگیرساندنی جەنجی یەکەمی جیهانی لەو ناوچەیە دەستی پێکرد و بەشێک لە ڕوودا و پەرەسەندنەکانی جەنجی جیهانی دووەمیشە لە ناوچەی بەڵقان دەستی پێکرد بەڕاستی. لەوێ بەشێک لە مێژوونووسان هەر ناویان نایە ئەو ناوچەیان ناوچەی بەڵقان ناویان نایە بەرمیلی باروتی ئەوروپا بەرمیلی باروتی ئەوروپا بەرمیلی باروتی شەرەوەندە خۆشەوە نیە هەتا ئاگری دەگاتێ ئەو ناوچەیە بە حکمی نیشتەزێبوون و ئاکنجەبوونی ئەو پێکاتە معقد و ئەو خەلیتە معقدە هەر لە موسڵمان هەر لە مەسیحی هەر لە یەهود ئەوجە لە پێکاتەی مەسیحیش لە هەمویان جیاوازتر ئارتۆدۆکسی تێدایە بەڕێشەکی زۆر و هەروەها کاسۆلیشی تێدایە دوای ئەوە پرۆتستانتی تێدایە و بە تایبەتی دوای گەیشتنی ئاینی ئیسلام لە سەردەستی دەوڵەتی عوسمانی لە کۆتاییەکانی سەدەی چاردە دەبینین کێشەی و ناوچانە بەڕاستی قوڵتر دەبتەوە لە ڕووی پێکاتە و ئاینی و مەسهەبی و هەروەها نەتەوایەتی جیاواز. ئەگەر لۆ ئێمە تەمەشا بکەین بەڕاستی دەبینە و ناوچەی هەر لە ڕووی جوگرافیەوە وەکو لە نەخشەکە لە بەرچاوتانە دەبینین ناوچەی بەڵقان چێن دەردەگریتەوە وڵاتانی ڕۆمانیا بولغاریا یۆنان مەقدۆنیا و هەروە ئەلبانیا و زاید ئەو ناوچانەی کەوە لە پێش ڕووخانی بڵێن بلۆچی ڕۆژهەڵات لە ساڵی 1990 کە ناوچەی یوغۆزلافیای پێدەگوترا کۆماری یوغۆزلافیای ئیشتیراکی پێدەوترا کە لە 6 کۆمار و 2 هەرێمی ئۆتۆنۆمی پێکات و 6 کۆمارەکە وەکو لە خەریتەکەی داوازها سلۆڤینیایە کوڕواتیایە بۆسنە و هەرسکە سربیایە وهروەها چیای ڕەشە کە جەبەل ئەسوەدا لەگەڵ مەقدۆنیا و هەروە 2 هەرێمی ئۆتۆنۆمیشە بوو کە کۆسۆڤ و فۆفۆدینیا بوو دوایەوە کۆسۆڤۆش لە ماوەی 2008 سەربەخۆیی وەرگرت و ئێستا وەکو دەوڵەتێکی سەربەخۆ ڕەفتار دەکات. وشەی بەڵقان ئەگەر لە ڕووی زمانەوانیەوە پێدا بێن دەبینیم وشەشی تورکیە بە معنای چیادێ ئەویش تەعبیرە لەو پێکاتە سروشتیە جوانەی کە بەڕاستی ئاو هەوا و سروشتی و ناوچەی زۆر لە سروشتی ناوچەکانی کوردستانی خۆشمان دەچی سروشتەکی چیایی سەخت و هەروەها بوونی سەرچاوی ئاوی زۆر لەو ناوچەیە دەست پێ دەکات. لۆیش هەر وشەی بەڵقان لە زمانی تورکی بە معنای چیادێ. ئەگەر سنوورەکەی تەمەشا بکەین دەبینین درێژ دەبیتەوە لە دەشتی دانوب لە ناوچەی باکوورەوە تاوەکو بەحری ئەدریاتیکی و بەحری ئەیۆنی لە بەرەی ڕۆژئاوا وەروەها لە ڕووباری برێندەریای ڕەش و بەحری مارمەرە و بەحری ئیجەش لە لای ڕۆژهەڵاتەوە دەست پێ دەکات. نیمچە دوورگەی بەڵقان ژۆک تازە باسمان کردووە لە نەخشەکەش لە پێش چاوتانە ئەو ناوچانە دەگریت ئەوەی تێبینی دەکرێت لەو ماوانەی دوای بە تایبەتی وشەی بەڵقانەوە لەگەڵشیدا وشەی بەڵقەنە بەرە و نەمان و ئەوە ڕۆیانی سەرلان مێژوونووسان و کەمتر ناوچەی بەڵقان بەکاردێ بەڕاستی زیاتر ناوچەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئەوروپا بەکاردێ. ئەگەر تەمەشا بکەین ئەمە لە ڕووی هاتنی سەرەتای ئیسلامەتی لە بۆ ناوچەیە دەبینین لە کۆتاییەکانی سەدەی چواردە بە تەحدید لە ساڵەکانی 1388 دەبینین ئاینی ئیسلام لە سەردەستی ئیمراتۆریەتی عوسمانی گەیشتە ناوچەی ئەوروپا بە تایبەتی لە سەردەمی ئۆرخان کە پەڕینەوە بەری ئەوروپا دەوڵەتی عوسمانی یاخود ئیمراتۆریەتی عوسمانی دەبینین لە سەردەمی سوڵتان مرادی یەکەم
ئاینی ئیسلام بە تایبەتی گەیشتە بولغاریا لە ساڵی 1388 دوای ئەو لە ساڵی 1389 ئەو هەر وێنەی تەقریبی ئەوە چێشرایە وێنەی جەنجی کۆسۆڤا یاخود شەڕی قۆسوە هەندێک سەرچاوە قۆسوە لەندێک سەرچاوە شەڕی کۆسۆڤا لە ساڵی 1389 دەبینین ئەو ناوچەی بەشێک لەو ناوچەیە کە کۆسۆڤ و بۆس نەبوو لە سەردەستی سوڵتان موراد ئەو ناوچەیە فەتحکرا سوڵتان مورادی یەکەمی عوسمانی کۆتاییەکانی سەدەی چواردە بە تەحدید ساڵی 1389 دوای ئەوە لە ناو جەنگکە سوڵتان مورادی عوسمانی لە ناو بریندارەکانی سرب دەگەڕا یەک لە چەکدارەکانی سرب دیارە بریندار بووە و جانی دەرنەچوە بە خەنجەرەکەی سوڵتان مورادی یەکەم دەکوژی و دوای ئەوە گەورەترین قایدی سربیش لەو شەڕی دەکوژرێ بە ناوی لازارە بەڕاستی ئەو لازارەی کە دواتر بووە ئەفسانەک لە بۆ مێژووی سربەکان کە تاوەکو ئێستاش ئەوانە مای شانازی خۆیانە لۆی کاتێک شەڕی بۆسنە و سربەکان لە ساڵی 1992 گیرسا دەبینین ئەوانە تەرمی پاشماوەی تەرمی لازاریان لەسەر دارەبازەیەکدا نابوو لە ناو شارەکانی سربیا دەیان سوڕاندەوە و بانگەوازی تۆڵەبوونەوەی ئەو شەڕیان لە موسڵمانان دەکردەوە کە شەڕی قۆسوەیە یاخود شەڕی کۆسۆڤایە دوای ئەوە دەبینین ئاینی ئیسلام بەرەبەرە لە ناوچەکانی تر بڵاو بووە دوای ئەوە طبعاً لە 1453 مسلمانان فەتحی قوستەنتینیە دەکەن لە سەردەمی سوڵتان محەممەد فاتح وەروە لە ساڵی 1462 دەبینین ئاینی پیرۆزی ئیسلام دەگاتە وڵاتی بۆسنە ئاینی ئیسلام بەر لەوەی بگاتە بۆسنە بۆسنیەکان لەسەر مەسهەبەک بوون ئەو مەسهەبە پێی دەوترا مەسهەبی بۆجۆمیلی یاخود بۆغۆمیلی کە نسبەتێک بوو لە بۆ ئەو ڕاهیبەیکەوە ئەو مەسهەبەی دامەزراندە بوو ئەو مەسهەبە سەرچاوەی کەممان لەسەریە بەڕاستە بەکو چۆن ئێستا لەسەر ئاینی یەزیدی مەسەلەن کاکەیی ئەو معتەقەداتانە سائیبەکان ئەوانە یعنی کەمتر بیر و باوەڕ و مەزاهیب و ئاینی خۆیان بەدیار دەخەن لەبەرەوەش ئەمەش سەرچاوەکانمان دەربارەی بۆ جۆمیلە ینی خەلیتەک بووە لە بینی کۆمەڵک ئەفسانە و معتەقەداتی خۆیان لەگەڵ ئاینی مەسیحی ئەو مەسەبەیان لێ پێکی نابەرەکو چۆن کاکەی ئێستا تەماشای بکە ینی لەسەر چ دینەکەن مەسەلەن یەزیدی ینی ئەوانە خەلیتەکن لە پێکاتێک لە بەشێک لە مسلمانانە وەرگرتەوە بەشێک لەو دابوونەریت و کەلتوری کە بە خۆیان قەناعەتیان پێ بووە بە درێژایی چاخە مێژوویەکان نەوعانما معتەقەدەیان لێدا ڕشتی وەکو مەسهەبەک یاخود زۆر جار وەکو ئاینەک وەکو ئاینی مەسیحی گوزارشتی لێ دەکرێت ئەوەی تێبینی دەکرا دوای ئەوەی ئاینی ئیسلام ساڵی 1462 گەیشتە منتقەی بۆسنە دەبینی مسلمانەکان بە باشترین شێوە بەڕاستی تەعامل لەگەڵ ئەو ناوچەیە دەکەن لەگەڵ پێکهاتەکانی ئەو ناوچەیە تەنانەت لەگەر یەهود و وەروە غەجەرەکان کە دۆمەکانیان پێدەگوترا لەوێ تەعاملیان دەکرد تەنانەت ڕێگان بە یەهودیەکاندا گەڕەکی تایبەتی خۆشیان لە بۆسنابی دوای ئەوە مەدارسی ئیسلامی و دروستکردنی مزگەوت و دروستکردنی ڕێگا و بازاری تایبەت بە مسلمانان هەموو ئەوانە کەوتنە سێ پێی خۆیان طبعا دوای ئەوە دەسەڵاتی مسلمانان لەوێ بەردەوام دەبێت دەسەڵاتی مسلمانان کەمە باسی دەکەین تعبیر لە دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی بەڕێزان دەوڵەتی عوسمانیش لە کۆتاییەکانی سەدەی 18 بەڕاستی پێی نایە ماوەی بەهێزی و لاوازی سەڵاتینە یەکەمینەکانیان زۆر زۆر بەقووەت بوون بەڕاستی بەڵام بەرەبەر هەر وەکو سونەتە چ خوای شەوار وەکو لە فەلسفەی تاریخیش دەخوێندرێ هەر نۆزم و حەزارەتێک بەڕاستی لە بەقووەتی پێدادێ لە ماوەی بەهێزی و لاوازی دوایە ماوەی پوکانەوە و لاوازی ئەخیری نەمان و زەوال و نیایەتی ئەو دەوڵەتە هەر وەکو ئینسانیش بیدایە لە منداڵی دوایە لە مەرحەلەی گەنجی و لەو پەڕی توانە و تاقەتی خۆی دواتر بەرەو پیربوون و دواتر مردن ئەوە هەر وەکو لە نەزەریە تۆیمبیش تاکید لەسەرکراوە دەوڵەت و نۆزم و حەزارەتە چیش هەمووی ئەراوەهایە اعتیادی فدەوڵەتی عوسمانیش لە کۆتاییەکانی سەدەی هەشتا بەرەو ماوەی بەهێزی و لاوازی ڕۆیی ئەسبابی یەکجار زۆر هەیە ئێرە جێگایەوە نییە باسی بکەین بەڕاستی هەر بەسەرەی ئەگەر ئاماژە بە هەندێک ئەوە بکەین یەکەمیان گەندەڵی بەڕاستی دام و دەستگای ئینکیشاری دەوڵەت عوسمانی سوپای عوسمانی کە یەنی چری پێدەوترا ئینکیشاری کەلیمەش تورکی بوو یەنی چری یعنی سوپای نوێ ئەو سوپای نوێی لە سەردەمی سوڵتان موراد و بایەزید و ئەوانەوە تەشکیل بوو لەو منداڵە مەسیحیانەیان تەشکیل کردبوو کە لە ناوچەکانی ئەوروپا بە گچکەیی دەیان هینان معسکەراتی تایبەتیان لەو دەکردنەوە تەمان مسلمانیان دەکردن دواتر ئەوانە دەبوونە پێکاتەکی سەرەکی سوپای عوسمانی بەڵام بە تێپەڕبوونی کات دەبینین ئەو سوپای ئینکیشاریە بوونە بارەکی زۆر قورس لەسەر دەوڵەتی عوسمانی و ئەو دام و دەستگای ئینکیشاریە گەندەڵیەکی یەکجاری زۆری تێکات لەوێ دەبینین لە سەردەمی سوڵتان محمودی دووەمی عوسمانی لە ساڵی 1832 دوای ئەوەی فتوایەک لە شێخی ئیسلام وەردەگری هەر دەستی بە قەتڵ و عامکردنی بەڕاستی ئەو سوپای مسلمانان ئەو سوپای ئینکیشاری لە شوێنی ئەو سوپایەکی نوێتردا دەمەزرێنی لەبەرەوە دەبینی لە کۆتاییەکانی سەدەی 18 و سەرەتای سەدەی 19 دەوڵەتی عوسمانی بەرەو ماوەی بەهێزی و لاوازی دەڕۆی بە تایبەتی شکستەکانی لە ناوچەکانی ئەوروپا وای کردکەوە دەوڵەتی عوسمانی بیر لە کۆمەڵک چاکسازی بکاتەوە لەوانە هێنانی خبراتی ئەوروپی بە تایبەتی لە بواری سوپا بە تایبەتی ئیستیعانەیان زیاتر بە فەڕەنسیەکان دەکرد و هەروەها
پەشێمانبوونەوە لە لامەرکەزە دەوڵەتی عوسمانی بەڕێزان لە 3 کیشوەر حکومڕانی کردیە سنوورێکی یەکجار فراوانی لە بەردەست بوو ئاسان نەبوو لەوەی حکومڕانیەکی ڕاستەوخۆ بکات لە بۆ نمونە ئیمارەتێک لەو پەڕی بولغاریا ئیمارەتێک لەو پەڕی سربیا ئیمارەتێک لەو پەڕی مەقدۆنیا ئیمارەتێک لە ناوچەکانی کوردستان ئیمارەتێکی عەرەبی ئێوە چۆن حکومڕانی ڕاستەوخۆ دەکرێت لەبەرەوە سیستەمی لامەرکەزیەتیان پیادە دەکرد لە بۆ نمونە لێرە لە سۆران میرنشینی سۆران میر محەممەد پاشای ڕەوانزی وەرە بە ناوی دەوڵەتی عوسمانی حکومڕانی بکە لە بابان بە هەمان شەو ئیبراهیم پاشای بابان وەرە بە ناوی دەوڵەتی عوسمانی حکومڕانی بکە بە شێوەی لامەرکەزی بەڵام دەبینین لە سەدەی 19 دەوڵەتی عوسمانی لە سەردەمی سوڵتان مەحموود دوایەوەی لە سوپای ئینکشاریاندا و نێانێت لە لامەرکەزیەتی لە سیاسەتی لامەرکەزیش پەشیمان بوونەوە ڕاستە و خۆش دەسەڵاتی مرکزیان گەڕاندەوە هەموو هەرێمەکانی دەوروبەری دەوڵەتی عوسمانی منزم نیم ئیمارەتە کوردەکان لە ساڵ 1936 یەکەم ئیمارەتی کوردی سۆرانیان ڕۆخان و آخر ئیمارەتی کوردیش 1950 میرنشینی بابانیان ڕۆخان و بە پێدابێ دەسەڵاتە خۆجەیەکانی ناوچەکانی عەرەبی جەلیلیەکان لێرە لە مووسڵ حکومڕانیان دەکرد مەمالیک لە بەغدا بنەماڵەی ئازاهر عومەر لە فەڵەستین بنەماڵەی بای لە تونس و جەزائیر و پێدابێت لە ناوچەکانی تر دەوڵەتی عوسمانی لەو لامەرکەزیەتە بەپەشێمان بووە بەڵام هەموو ئەوانەش نەبووە مایەی گیان بەبەرداکردنەوەی پیاوە نەخۆشەی ئەوروپا کە دەوڵەتی عوسمانی لە نیوەی دووەمی سەدەی 19 نازناوی پیاوە نەخۆشەکە بوو بووە کاڵای پڕ بەباڵە لەوە دەوڵەتی عوسمانی نازناوی پیاوە نەخۆشەکە ئەو هەموو دەردەی لێ بوو جەڵتەیە سوکەریە نازانم چیە ئەنواع نەخۆشی لەو پیاوە نەخۆشەی دروست بوو بەڕاستی لەبەرەوە ئیزراعاتانی سوڵتانەکانی عوسمانیش کردیان بە تایبەتی ئەو تەوەجوه ئیسلاحاتێ کە خەتی شەریف و گوڵخانە خەتی هەمایۆن کە دوو تەوەجوه و دوو تەیاری ئیسلاحی بوون لە دەوڵەتی عوسمانی بەڕاستی نەیانتوانی گیان بەبەر ئەو نەخۆشەی پیاوە نەخۆشەی دابکەنەوە جا ئەو پوختەی قسانە ئەو لاوازەی دەوڵەتی عوسمانی لەو ناوچەی بەڵقانیش ڕەنجی دابەوە بەڕاستی بە تایبەتی شکستەکانیان لە بواری سوپا هەرلۆیە دەبینین دەوڵەتی عوسمانی بیدایەتی چاکسازەکانە لەلایانی سوپاوە دەست پێ کرد بە تایبەتی لە ئاخری سەدەی 18 لە سەردەمی سوڵتان مستەفای سێم و دواتر سەڵاتینەکانی تر سوڵتان مەحموودی دووەم دواتر سوڵتان عەبدولعەزیز دواتر عەبدولحەمید پێدابێ ئەوانە چاکسازیان لەلایانی سوپا دەکرد بە تایبەتی لە سەردەمی عەبدولحەمیدی دووەم بە ئیستیعانەکردن بە ئەڵمانەکان لە سەردەمی مستەفای سێم و سەڵاتینەکانی دواتریش هیچ بە ئیستیعانەکردن بە خبراتی وڵاتانی ئەوروپی بە تایبەتی فەڕەنسیەکان بەڵام ئەو هەموو ئیجراعاتە نەبووە مایەی گیان بەبەرداکردنەوەی پیاوە نەخۆشە جاوەکو باسمان کرد بەڕاستی کاریگەری ئەو لایەنە لەسەر دەوڵەتی عوسمانی زۆر بە ئەوەی ڕەنجی دابەوە لەبەرەوە دەبینین کۆمەڵک شۆڕش لەو ناوچەیە دش بە دەسەڵاتی عوسمانی بەرپا بوون لە سەرەتادا یۆنانیەکان دەستیان پێکرد لە ساڵی 1629 تا 1630 دەبینین وڵاتی یۆنان سربەخۆی خۆی وەرگرتو لەژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی ڕزگاری بوو دوای ئەوە وڵاتی سرب 1624 هەمووی لاوازی دەوڵەتی عوسمانی بوو بەڕێزان و هەروەها زائیدەن گەشەسەندنی بیرروباوەڕی نەتەوایەتیش لەو ناوچەی کە ناوچەی بەڵقانی پێدەوترێت هەروەها چیای ڕەش جەبەل ئەسوەد لە ساڵی 1678 و بەپێی بڕیارەکانی کۆنگری بەرلین 1678 دەبینین ئیمراتۆرەتی نەمسا و مەجەری توانی وڵاتی بۆسنە و هەرسچیش لە دەوڵەتی عوسمانیدا ببڕێ تەنها لە ضمنی سیادەی ئیسمی دەوڵەتی عوسمانی ما تەنها لە ڕووی ناوەوە سەروەری و سیادەی عوسمانی بەسەر بۆسنە و هەرسک ماوە بەپێی بڕیارەکانی کۆنگری بەرلین ئەگەر ئەمە تەماشای پێکهاتەی ئەو وڵاتانە بکەین لە ڕووی دانیشتوان و لە ڕووی موسڵمانەوە دەبینین وڵاتێکی وەکو هەنگاریە دوای ئەوەی لە سەدەی چوارەمی کۆچی دەوڵەتی عوسمانی طبعا فتوحاتی ئیسلامی لە ساڵی 1586 گەیشتە و ناوچەیە دوای ئەوەش بەشێکی زۆری تورکەکان لە وڵاتی بولغاریا نیشتەجێ بوون بە تایبەتی لە بۆ دابێت لە ساڵی 1687 لەوێدا دەبینین ژمارەیەکی زۆر لە مەکتەباتی ئیسلامی وەروە لە مزگەوت وەروەها ئەوەی پێی دەوترێت حوزرە و مەکاتبی ئیسلامی لەو ناوچانە پەیدا بوو بەڵام بەرەبەرە بە تایبەتی دوای لاوازی دەوڵەتی عوسمانی بەرەبەرە ژمارەی موسڵمانەکان لە وڵاتی مەجەر یاخود هەنگاریە لەوێش کەم بووە ئەگەر لە بولغاریا تەمەشا بکەین بە هەمان شێوە دەبینین ئەوانیش ڕێژەی سەتادەی موسڵمانانی تێدا نیشتەجێ بوو لە مەجموعەی ژمارەی دانیشتوان ئەگەر بین لە سەدەی 20 وەرگرین لە 8 ملیۆن و نیو دەبینین لە 1982 لە پەیڕەوانی ئاینی مەسەبی لە ڕووی پیادەکەرانی مەسەبی ئارتۆدۆکسینە و 50,000 کاسۆلیکی تێدایە سەرچاوەکان باز دەکەن دەڵێن لە سەتادەی موسڵمانان لە ناوچەی بولغاریایە دەبینین گەورەترین حملە و گەورەترین هێرش لە بۆ کرایە سەر موسڵمانانی ناوچەی بەڵقان بە تایبەتی لە وڵاتی بولغاریا لە ساڵی 1960 بوو دوای ئەوەی بەڕاستی سیستەمی شوعی لە دوای جەنجی جیهانی دووەم لە بۆ بەشێک گوازراوە پیادە کرا لە بەشێکی زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەوروپا بەڕاستی بولغاریایە هەنگاریایە ڕۆمانیایە
ئەلبانیایە، یۆنانە، ئەوانە بەڕاستی هەمویان لە چوارچێوەی سیاست و فەلەکی بلۆکی ڕۆژهەڵات ممارەسەی سیاسەتی خۆیان دەکرد کە یەکێتی سۆڤیەتی جاران پێشەوایەتی دەکرد بەرامبەر بەوانیش بلۆکی ڕۆژئاوامان هەبوو کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لەگەڵیشیدا وڵاتانی تری غەربی لە فەلەک و لە مەداری ئەو سیاسەتە دەجولانەوە. لە پاش زەنجی جانی دووەم دەبینین زەنجی سارد پەیدا بوو تاوەکو ساڵی 1970 کۆتایی بەو جەنگە دێ. ئەوەی تێبینی دەکرا وەکو باسمان کرد بەڕاستی لە بولغاریاش دەبینین ڕژێمی شوعی بە درندانەترین شێوە بە تایبەتی لە ساڵی 1906 بەرامبەر بە موسڵمانان ئەو سیاسەتە خراپەی پیادە دەکرد و بەرەبەرە لە سەبەبەچیش بوو لە بۆی ژمارەی موسڵمانان لەو ناوچانە کەم بیتەوە. ئەوە بولغاریا و هەنگاریامان باس کرد. ئەگەر باسی ڕۆمانیا بکەین تەبان ئەوەی تێبینی دەکرا ڕۆمانیاش لە سەدەی هەفتەمی کۆچی ئاینی پیرۆزی ئیسلام لە سەردەستی تورکە عوسمانیەکانی شەر لەو ناوچانە بڵاو بۆەوە. تێبینی ئەوە کرابوو بەڕاستی لە تەمەن بە تەحدید لە ساڵی 1416 دوای ئەوەی بەڕاستی مسلمانان بەهۆی ئەو ڕەفتار جوانیەی هەم مسلمانان و هەم بازرگانە مسلمانەکانیش بەڕێزە هەر لە بۆ معلوماتان 36 وڵاتی دەوڵەتی ئیسلامی ئێستا شمشێر یەک مجاهیدی ئیسلامی نەگەیشتی تێ. 36 وڵاتی ئیسلامی ئێستا شمشێر یەک مجاهیدی ئیسلامی نەگەیشتی تێ تەنها لە ڕێگای بازرگانە مسلمانەکان و بانگەوازکارە مسلمانەکان و هەروەها بازرگانە مسلمانەکان بەهۆی ئەو ڕەفتارە جوانەی هەیان بووە هەروە لە ڕێگای بانگەوازکارانەوە ئاینی پیرۆزی ئیسلام گەیشتیتە ئەو ناوچانە. جا بەڕاستی دەبینین ڕۆمانیاش دوای ئەوە بەرەبەرە ژمارەی مسلمانانی تێدا زۆر دەبی بە تایبەتی دەبینین لە مەجموعی 23 ملیۆن و نیو مسلمان دەبین 90 تا 100,000 مسلمانی تێدا نیشتەجێ دەبی. بەڵام دوای ئەوەی لەوێش بە هەمان شێوە پاش زەنجی جیانی دووەم وەکو باسیشم کرد تازە ئەو ڕژێمی شوعی لەوێش بەڕاستی باڵادەستی خۆی هەژمونی خۆی سەپاند و بە تایبەتی دوای ئەوەی نیکۆلای چاوشیسکۆ دەبتە ڕئیسی ڕۆمانیا لە نێوان ساڵان 1967 دەبینین ئەویش سیاسەتێکی یەکجار تۆن بەرامبەر بە مسلمانان پیادە دەکا. ئەوە نیکۆلای چاوشیسکۆیە بەخۆی و خێزانەکەی تەبان لە مانجی 12 1970 لە بەرەنجامی لێبەریە کەڵوەشانەوەی سیستەمی ڕۆژهەڵات دەبینین بەخۆی و خێزانەکەی دەستگیر دەکرێن و هەر لەلایەن سوپایەکەی خۆیەوە گول لە باران دەکرێت. ڤیدیۆیەکەشی هەیە لە یوتیوب ئەگەر تەماشای بکەن دەستیان دەبەستنەوە بە گولە ڕەمیان دەکەن نیکۆلای چاوشیسکۆ ئەوە خێزانەکەیتی. ئەوانش بەڕاستی ئازاری یەکجار زۆری مسلمانانیاندا و لە ئەنجامی ممارەسی ئەو زەختە زۆر لەسەر مسلمانان بەرەبەرە دەبینین ژمارەی مسلمانان بەرەبەرە بەرەو کەمی دەڕۆی. تەمەن بیدا ژمارەیان یەکجار هەتا 220,000 ڕۆی دواتر هاتە 200 و کەمتر دواتر لە ساڵی 1970 ژمارەیان گەیشتە 90,000 مسلمان. ئەگەر باز لە مسلمانانی ئەلبانیا بکەین بەڕاستی دەبینین تێبینی ئەوە دەکەین بەڕاستی ئەلبانیا یەک بوو لەو دەوڵەتە مولحیدانەی بەڕاستی بە تایبەتی لە سەردەمی ئەنوەر خۆجە ئەو وێنەکەی ئەنوەر خۆجەیە بەڕاستی دیکتاتۆرێکی یەکجار گەورە دوای ئەو لە ساڵی 1946 لە ئەلبانیا دەسەڵاتی وەرگرت تاوەکو ساڵی 1985 مرد. سیستەمەکی شوعی لە وڵاتە بڕیاردا و نەک ڕێنەگەنەدرا بە ئاینی ئیسلام بۆ ڕێنگەنەدرا بە ئاینەکانی تریش بە شێوەیەکی سەربەخۆ ممارەسەی دروشم و سروت و تقوس و شعایر ئاینەکانی خۆیان بکەن تاوەکو ساڵی 1985 مرد. دوای ئەوە دەبینین بەرەبەرە ئەلبانیا بەڕاستی جۆرێک لە کرانەوەی بەخۆی بینی بە تایبەتی لە سەردەمی سەرۆک ڕامز عولیا بەرەبەرە ینی مسلمانەکان ڕێگەیان پێدرا ممارەسەی شعائری خۆیان بکەن. هەر لە سەردەمی ئەو ئەنوەر خۆجەیە بوو لە ساڵی 1967 دەبینین مەرسومی منعی دینی بەکارهێنا ینی گەڵاڵەنامەی منعکردنی ئاین لە سەردەمی ئەنوەر خۆجە لە ساڵی 1967 پیادەکرا. بەڵام وەکو باسمان کە دوای مردنی لە ساڵی 1975 بەرەبەرە ئەو سیاسەتەیان کەمتر بۆ ینی مسلمانان و غەیری ئاینەکانی تریش ڕێگەیان پێدرا ممارەسەی شعائری خۆیان بکەن و یەکەم کەسیش کەوا لەو لایەنەوە هەستا شێخ سەبری کۆشی بوو کە لە ساڵی 1986 دوای ئەوەی ماوەی 20 ساڵ زیندانی کرابوو بەتەنیا هاتە دەرێ و مزگەوتێکی لە ناوچەی شکۆدارە لەوێ دروست کرد و لە 16/11/1990 یەکەم نوێژی جومعە لەگەر مەجموعەکەم لە ژماری لە مسلمانان نوێژی جومعەیان لەوێ ئەدا کرد. تێبینی ئەوە کرابوو بەڕاستی ئەلبانیا بە جیاوازتر لە وڵاتەکانی تری و ناوچەیە ژمارەی مسلمانانی تێدا زیاترە تەنانەت وەکو سەرچاوەکان باز دەکەن ڕێژەی مسلمانانی ئەلبانیا تقریبا دەگاتە 100 هەفتەی کۆی دانیشتوانی ئەلبانیا.
هەروەها موسڵمانان لە ناوچەکانی تریشان بە تایبەتی یۆنان و لە جەزیرەی کریت لە سەقلیا لە ماڵتا وەروە لە جەزیرەی ڕۆدس لەو ناوچانە لە ناوچەکان نیمسە دوورگەی بەڵقان دەبینین لە هەمویان هەیە. ئەو دیمەنی مزگەوتێک لە وڵاتی بولگاریایە سەبر ئەوانە بەڕاستی بە تایبەتی دوای ساڵی 1989 هاتوو لە بەرەنجامی لێکەڵوەشانەوەی ئەو سیستەمی شوعیەت و لە بەرەنجامی کۆتایهاتنی جەنگی سارد بەرەبەر ئەوانش بەڕاستی هەم سیاسەتی تعددی حزبی پێشتر ممارەسە یەک حزب سیاسەتی هەموو وڵاتی دەکردکەویش حزبی شوعی بوو لە هەموو وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئەوروپا، بەڵام بەرەبەرە جۆرێک لە کرانەوەی بەخۆی و دینی تەنانەت لە وڵاتێکی وەکو بۆسنیا سەتەماشا دەکەن حزبی عەمەلی ئیسلامی لە سەردەستی عەلی عیزەت بیگۆڤیچ لە ساڵی 1989 دروست بوو کە عیبارەت بوو لە حزبێکی ئیسلامی و نوێنەرایەتی زیاتر ئەو پێکاتە زۆرەی دانیشتوانی مسلمانانی بۆسنە و هەرچی دەکرد. یەک وڵاتی ترکە ئاخر وڵاتە ئاماژەی پێ بکەین ئەویش وڵاتی یوگۆزلافیایە. بەڕاستی وڵاتی یوگۆزلافیای جاران کە بۆسنە و هەرچی دەگرتەوە و زائیدەن وڵاتەکانی تری وەکو کڕواتیا و سربیا و جەبەل ئەسوەد و مەقدۆنیا و سلۆڤانیا و کڕواتیا و کۆسۆڤ و فۆفۆدینیا جاران 6 کۆمار و 2 هەرێمی ئۆتۆنۆمی وەکو لە بیداتی محازەرەکەش باسمان کرد لە خۆی گرتبوو. یوگۆزلافیا گەورەترین پێکاتەی مسلمانان لە یوگۆزلافیا بوو بەڕاستی بە تایبەتی لە خودی بۆسنە و هەرسێک لە کۆی پێکاتەی لە 43 دانیشتوانی بۆسنە و هەرسێک مسلمان بوون، لە 17 کڕواتن، لە 30 سربینە لە سەرمەسەبی ئارتۆدۆکسینە. تاوان کڕواتەکان کاسۆلیک مەسەبن، ئەوە سربەکان ئارتۆدۆکس مەسەبن کە لە ڕووی تونداژۆیی و تونڕەوی و بەڕاستی سربەکان زیاتر پابەندی سیاسەتی تند و تیژی و زیاتر پەیوەستن بە مەسەبەکەی خۆیانەوە. جا لێرە دەبینین بەڕاستی بە تایبەتی تر لە یوگۆزلافیا تێبینی ئەوە کرابوو خەلیتەکی یەکجار معقد وەکو باسمان کرد هەموو ناوچەی بەڵقانەوەی بە تایبەتی یوگۆزلافیا لەو یانێک لە سەرچاوەکان ناویان نایە بە تایبەتی دەوڵەتی بۆسنەکە و وێنەیەکی بچووکراوەی یوگۆزلافیایە بۆسنە، وێنەی بچووکراوەی یوگۆزلافیایە بە حکمی ئەو پێکاتە جیاوازیە ئاینی و مەسەبیەت کە تێیدا بوو. بەڕاستی وەکو باسمان کرد کاسۆلیکی تێدایە، پرۆتستانتی تێدایە، موسڵمانی تێدایە، یەهودی تێدایە، غەجەری تێدایە، زائیدەن پێکاتەی نەتەوایەتیەکانی تر. لە 28 حوزەیران 1940 دوای ئەوەی وەلیعەهدی نەمسایی مەجەری لە سەراییڤۆ لە پایتەختی بۆسنە دەکوژرێ لەلایەن ڕێکخراوی کەفی ئەسوەد لە پیڕەشی سربی کە ڕێکخراوەکی تونڕەوی سربی بوون. ئەو ئیمراتۆری نەمسایی مەجەری خۆی و خێزانەکەی کە بە سەردانە کاتبوونە سەرایی بۆ دەیان کوژن دەبتە سەبەبی ڕئیسی هەڵگیرسانی جەنگی یەکەمی جیهانی، کەواتە سەبەبی سەرەکی هەڵگیرسانی جەنگی یەکەمی جیهانی لە بۆسنە بۆ یاخود بین لە بەڵقان بۆ بەگشتی بە تایبەتی تر لە بۆسنە ڕووداوی ئەو جەنگە گەورەی لێکەوتوو کە لە ماوەی ساڵی 1940 تا ساڵی 1970 بەرپا بوو. دوای کۆتایی هاتنی جەنگی یەکەمی جیهانیش دەبینین دوو دەوڵەت لە یوگۆزلافیا دروست دەبی، دەوڵەتێکی سلاوی لە باشوور کە لە جەبەل ئەسوەد و فۆفۆدینیا و سربیا و بەلغرادیش پایتەختیان بوو، وهروەها دەوڵەتێکی تر کە بۆسنە و کڕواتیا و سلۆڤینیەکان بوون لە باکوور دروست بوو، زاگرەبیش یاخود زەغرەبیش پایتەختی ئەو دەوڵەتە بوو. ئەو دەوڵەتە دواتر لە بەر ساڵی 1980 تا 1929 بەناوی شانشینی سرب و کڕوات و سلۆڤینیەکان پێکات. لە ساڵی 1929 ناوی دەگۆڕێت تا 1940 بەناوی مەملەکەتی یوگۆزلافیا ممارەسەی کارەکانی خۆی دەکات. لە سەروبەندی هەڵگیرسانی ڕووداوەکانی جەنگی جیهانی دووەم کە لە ماوەی ساڵی 1939 تا 1945 بوو دەبینین وڵاتی یوگۆزلافیا کەتە ژێردەستی هێرشی هیتلەر. ئەوە بوو ئەو وڵاتەیان یوگۆزلافیایان دابەش کرد، بەڵام دواتر یوگۆزلافیەکان ڕیزەکانی خۆیان یاخست بە سەرۆکایەتی سەرۆک جۆزێف بڕۆس تیتۆ کە لە ساڵی 1945 تاوەکو ساڵی 1980 توانی سەرۆکایەتی یوگۆزلافیا بکە وەکو سەرچاوەکان باز دەکەن دەرم بقبضة من الحديد بەدەستەکی زۆر پۆڵاین. بەڕاستی بەڕێزە هەر ئەو وڵاتە ئیتنی و نەتەوایەتیانە یعنی ئەگەر دەسەڵاتێکی تند و سیاسەتێکی مرکزی زۆر تند پیادەنەکە زیمامی و ئوموری لەدەست دەچێت. تیتۆ لە ساڵی 1945 تا 1980 ئەگەرچی کابراایکی ملحیدیش بوو لە سەرتاشدا سیاسەتی زۆر تون بوو بەرامبەر بە مسلمانان، بەڵام دواتر بەرەبەرە بەڕاستی بەرامبەر بە مسلمانانیش سیاسەتەکەی بەرەو نەرمی دەڕوە. بە تایبەتی ئەگەرەمە تەماشا بکەین لە دەستوری ساڵی 1963 دواتر دەستوری 1974 یوگۆزلافیا
اعترافەکی زەمنی بە موسڵمانان کرایە وەکو پێکهاتە و قەومیەتێکی سەرەکی شان بە شانی پێکهاتە نەتەوایەتی و ئتنی و ئاینە جیاوازیەکانی ناو چوارچێوەی دەوڵەتی یوگۆسلاڤیای ئیشتراکی اعترافیان پێکراوە بە پێی دەستور ڕەوەرەگەدرا مزگەوتیان لەبۆ دروست بکرێت تەنانەت جەمال چیچنیچ کەوا موسڵمانیش بوو لە ساڵی 1973 یان 72 ساڵەکە بزەبەت ئەوە نەبی بۆ سەرۆک وەزیرانی دەوڵەتی یوگۆسلاڤیا کە موسڵمانیش بوو ئەنی بەرەبەر سیاسەتەکەی بەرەو ئینفتاح دەڕۆی بەڵام وەکو باسمان کرد خاوەنی کەسایەتی خۆی بوو تیتۆ لە سیاسەتکردن بەڕاستی حتا لەو چوارچێ و لەو سیڕاع و ململانەی لە بینی هەردوو گلۆتی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بوو کە لە چوارچێوەی زەنجی سارد ئەوە وڵاتی وڵاتی هیند و وڵاتی مەسر و ئەندەنوسیا بزوتنەوەی وڵاتانی بێلایەنیان دامەزراند یعنی وەکو باسم کرد بەڕاستی خاوەنی هەتا یوگۆسلاڤیاش خاوەنی کەسایەتی خۆی بوو بەڕاستی لە چوارچێوەی ئەو جەنگە ساردە نەبەرەو بەرەو وڵاتانی ڕۆژهەڵات نەبەرەو بەرەی وڵاتانی ڕۆژئاوا چوون ئەوانە کۆمەڵێک وڵات بوون مەسر بوون لە سەردەمی عەبدولناسر هیند بوو لە سەردەمی جەواهیر لال نەهرۆ سۆکارنۆ بوو لە سەردەمی حکمڕانی ئەندەلوسیا واروەها یوگۆسلاڤیەکانی لە سەردەمی جۆزێف ڕۆستیتۆ سیاسەتی وڵاتانی بێلایەنیان پیادە کرد بزوتنەوەی وڵاتانی بێلایەن لا إله هؤلاء ولا إله هؤلاء چونکە تەماشا نەکرد بەڕاستی ئەو جەنگە ساردەی کە لە بینی رووسیا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵگیرسایە بەنسبەتەوان لا ناقەتە ولا جەمەل بەنسبەتەوان هیچ شتێکی لەوان تێدانیە لۆ خۆیان بایانە ناو ئاگری و جەنگەی کە غەیری ماڵوێرانی نەبی لە بۆ ملەتانی خۆیان هیچ سوودێکی تێدانیە لەبەوە ئەو سیاسەتەی پیادە دەکرد تەنانەت لە ساڵی 1948 لە چوارچێوەی کۆمینفۆرم مەکتەبی استعلاماتی شوعی شاتە دەرێ سیاسەتێکی لە حتا لە ڕووی ئابووریش سیاسەتێکی ئابووری سەربەخۆی پیادە دەکرد عیلاقەی لەگەر هیچ دەوڵەتێکی ئیشتراکی و ئەوەی نەچووە ژێرباری سیاسەتیان کە لە چوارچێوەی سیاسەتی یەکێتی سۆڤێتی جاران دەخولانەوە جاو تیتۆیە بەڕاستی وەکو باسمان کرد بە حکمی ئەو سیاسەتە توندەی پیادەی دەکرد بەڕاستی هەموو ئەو پێکهاتە ئیتنی و نەتەوایەتی جیاوازیانەی لە ناو پێکهاتەی دەوڵەتی یوگۆسلاڤی جێ کردبەوە هەتای تیتۆمە لە ساڵی 1980 دەبینین وڵاتی یوگۆسلاڤیا نارێن کێشەی نەبووە بەڵام کێشەکان یەکجار کەم ئەگەر نمونەی عێراق بینینەوە بەڕێزدان لەگەر ئەو دیکتاتۆریەتی کە سەدام حوسێن پیادەی دەکرد و دواتر بەرەو نەمانڕۆی ئەنی تەماشا بکە پاش نەمانی سەدام حوسێن خۆمە نارێندا و کە سەرکردەکی باش بوو ئەو بووە مهمە بەسمان سیاسەت توندەکەی بووە لەو پەڕی زاخۆ هەتا ئەو پەڕی بەسرا یەک تەقە لەو عێراقەی نەدەکرا ئەویش بەهۆی چێ بوو بەهۆی ممارەسەکردنی ئەو سیاسەت تند و تیژانە بوو بەڕاستی پیادەی دەکرد جا ئەو سیاسەتە توندا بە تایبەتی لە وڵاتانێکەوە پێکهاتەی ئاینی و نەتەوایەتی و ئیتنی جیاوازیان تێدایە بەڕاستی زۆر جار بە باشە دەگەڕێتەوە بەڕاستی یعنی ئەو سیاسەتە مەرکەزیە توندە نەما یوگۆسلاڤیا بزانە لە پاش تیتۆ بزەبە لە ساڵی 1970 هەرا لە کۆسۆڤۆ پەیدا دەبی بە تایبەتی تر دوای ئەوەی موسیبەتەکەیان نەچ گەورەتر دەبی لە سەردەمی ئەو نەکبەتەکەەوە چێ سلۆبۆدا میلۆسۆڤیچە کەوا لە ساڵی 1986 بۆ سکرتێری گشتی حزبی شوعی سربی و دواتریش لە ساڵی 1989 بۆ سەرۆکی سربیا دەبینین بەڵقان گوتمان بەرمیلی باروتی ئەوروپای ئەوە ئاگرەکەیە دن کەشقاتەکەیە لێی دەدا بەڕاستی ئەو وڵاتە کە یەکێتی یوگۆسلاڤیا بوو و کۆمارەکانی یوگۆسلاڤیا ئیشتراکی و باسمان کرد لە دوای جەنگی جیهانی دووەم لە سەردەمی جۆزێف ڕۆستیتۆ دروست بوو لە ساڵی 1991 بەرەو لێک هەڵوەشانەوە ڕۆیی لە سەرەتادا لە 25 لەسەر 26 حوزەیرانی 1991 هەردوو وڵاتی سلۆڤینیا و کڕواتیا دەبینین لەو وڵاتە لە یەکێتی یوگۆسلاڤیا جیابوونەوە سلۆڤینیا و کڕواتیا پاشتەوان جەنگەکەی سلۆڤینیا یەک هەفتەی خایان جەنگی جیابوونەوەی هی کڕواتیا نێزیکی هەژمانگە چخایان دوای ئەوە مسلمانەکان تەمەن بە سەرۆکایەتی عەلی عیزەت بیگۆڤیچ ئەو عەلی عیزەت بیگۆڤیچە دەبینین ئەوان تەمەشایان دەکرد بەڕاستی بەرەبەرە یوگۆسلاڤیا نەماوە ئیلا سربیا ماوە زیاتر سربیا وەکو برا گەورەک نوێنەرایەتی وڵاتانەی دەکرد لەبەرەوە دەبین عەلی عیزەت بیگۆڤیچ کە سەرۆکی بۆسنە هەرسێک بوو لە ساڵی 1992 بە تەحدید لە 29 شوبات تاوەکو یەکی ئازاری 1992 بڕیاری گشتپرسیەک دەدەن لە ئەنجامدا گەلی بۆسنە لە 1999یان دەنگ بە بڕیاری سربەخۆیی دەدەن ئەوە بوو یەکێتی ئەوروپاش بەڕاستی احترافیان پێدەکا لێرەدا دەبینین ئاگری جەنگکە دەگوازرێتەوە دوای ئەوەی سلۆڤینیا و کڕواتیا سربەخۆیان بەدەستینە جەنجێوانە تەواو بوو ئاگرەکە دەگوازێتەوە بۆسنە هێرسێک دەبینین لە نیسانی ساڵی 1992 تاوەکو تشرینی یەکەمی 1995 گەورەترین جەنگ کە ئەوروپا بەخۆیەوە لە دوای جەنگی جیهانی دووەم
جەنجی بۆسنە هەرسک بوو. مسلمانان بەڕاستی بەو پەڕی بێپشت و توانایی خۆیان لە ناو جەرگەی ئەوروپا تووشی جەنگ و کارەساتەکی یەکجار گەورە بوونەوە. بەڕاستی جگە لە هەندێک مساعداتی ئێرانی و هەندێک مساعداتی سعودی و جگە لەو مجاهیدانێکەوە دەچوونە ئەوێ جەنجیان دەکرد ئەوانە کەوتبوونە ناو گەرداوەکی یەکجار گەورە ئاسان بەڕاستی هەموو وڵاتان پشتیان تێکرد بوون. لەو پەڕی بێکەسی بە ئەتیمادکردن لەسەر توانای خۆیان ماوەی 3 ساڵ بەرامبەر یەکێک لە دڕندەترین سوپایەکان کەوا سوپای سەربیا بوو زۆر بێزەیانە کەوتنە وێزەی مسلمانانی بۆسنە و هێرسک. دوای ئەوە دەبینین بەڕاستی بارودۆخی مسلمانان بەرەو خراپتر دەرچوو. 3 ساڵ جەنگ بەردەوام بوو. گەورەترین قەسابخانەی مسلمانان بەڕێزان ئەوە قەسابخانەی سربرینیچایە. ئەوە هەر نەسبەکی تسکاریە وەکو چۆن ئەمە لە هەڵەبجە دامان مەزراندیە. تەنها لە شاری سربرینیچە لە ماوەی 3 ڕۆژ لە 7 تەمووز هەتا 10 تەمووز 1995 ئەو شارە ساری سربرینیچایە 7500 مسلمانیان لە ماوەی 3 ڕۆژی شەهید کرد. 7500 مسلمان مع العلم ئەو شارە لە زمنی 5 ناوچەی ئامن بوو کە ئوموم متحیدە سەرپەرشتی دەکرد. ئەو شارە قواتی هۆڵندی لێبوو بە بەرچاوی قواتی هۆڵندیەوە سربەکان گەورەترین قەسابخانیان لە ماوەی 3 ڕۆژ لە بۆ مسلمانان لێرە دروست کرد. نێزیکەی 7500 مسلمان لەو شارەی لە سەردەستی سربەکان کوژراوەکو باسم کرد. ناوچەکی ئامنیش بوو یەک بوو لەو 5 ناوچە ئامینەیکەوە ئەو ناوچەی سربرینیچ بوو لە حفزی قواتی حفزی سەلامی هێزی ئاشتی پارێزەکانی هۆڵندی و کڵاو شینەکانی لێبوو ئومەم متحیدە کە قواتی هۆڵندی لەوی ئیشرافی دەکرد بە بەرچاوی ئەوانەوە قەسابخانوان لە ئازالیش ساڵانە خەڵکی بۆسنە یادی ئەو قەسابخانەیە دەکەنەوە. ئەوە بوو جەنگەکە بەڕاستی بەردەوام بوو تاوەکو ساڵی 1995 بە پێی ڕێکەوتنامەی دایتۆن. ئەوە ڕێکەوتنامەی دایتۆنەکەەوە واژۆکرا لە بینی هەر سێ سەرۆک لە دەستە ڕاستەوە سەرۆکی کرواتیایە لە ناوەوە ڕاست علی عیزەت بیگۆڤیچە لە دەستە چەپیش سلۆبۆدان میلۆسۆڤیچە. ئەوە تەوقیعی ئیتفاقی دایتۆن دەکەن بە پێی ئەو جەنگ دەبینی بە پێی ئەو ئیتفاقیە جەنگ لە بۆسنە و هەرسک ڕاوەسا لە ساڵی 1995 وڵاتی بۆسنە تقریبان حکومەتێکی فیدرالی لێ دروست بوو 150 کوڕوات و مسلمانەکان و 149 خاکەش لە بۆ سربیەکان ماوە. حکومەتێکی هاوبەش لە بینی هەرسێک پێکاتە دروست بووە بە منداوەڕە هەر ماوە و یەکێک سەرۆکایەتی دەکە حکومڕانی ئەو وڵاتە دەکەن و وەکو وڵاتێکی فیدرالی لەو سێ پێکاتە سەرەکیە پێک هاتیە. دوای ئەوە آخر هەرێم کە باسی بکەین بە عەجەلەی هەرێمی کۆسۆڤۆیە بەڕێستان. ئەو هەرێمە کۆسۆڤۆی کەوا وەکو باسمەک لە ساڵی 1389 لە سەردەمی سوڵتانەکانی عوسمانی لە جەنجی قۆسوە یاخود کۆسۆڤۆ سوپای مسلمانەکان لە سەردەمی مومرادی یەکەم دەسەڵاتی مسلمانان گەیشتە کۆسۆڤۆ. دوای ئەوە دەبینین سیادەی دەوڵەتی عوسمانی ماوە لەسەر کۆسۆڤۆ هەتا ئەواخری سەدەی 19. دوای ئەوە کۆسۆڤۆ دەبتە بەشێک لە سەربیا وەکو دوو هەرێمی ئۆتۆنۆمی پێدەر هەم ئەوان هەم فۆفۆدینیا. ئەو فۆفۆدینیایە 3 چارەکیان زیاتر سربی بوون بەڵام هەرێمی کۆسۆڤۆ نێزیکەی 190 مسلمانن دانیشتوانەکەی 190 هەرێمی کۆسۆڤۆ مسلمانن. ئەوە بوو وەکو باسمان کرد ئەو هەرێمە تا لە ساڵی 1991 بڕیاری سربەخۆیی خۆیدا. دوای ئەوە بەرەبەرە مشکلەکانی لەگەر دەوڵەتی سەربیا ماوە. تاوان بالمناسبە ئەومان لەبیر نەچی بەڕێزان دوای ئەوەی سلۆڤینیا جیابەوە دوای ئەوەی کرواتیا جیابەوە دوای ئەوەی بۆسنیەکان جیابوونەوە لە زمنی دائیرە ئیتحاد یوگۆسلاڤی تەنها یوگۆسلاڤیا و جەبەل ئەسوەدمانەوە تا ساوەکو ساڵی 2008 عەفوان لە 2008 ئەوانش بە ناوی یوگۆسلاڤیا نەما هەر کەس ماڵی خۆی کرد. ئەوانە بە ناوی دەوڵەتی سەربیا ئەوانی تریش بە ناوی وڵاتی جەبەل ئەسوەد یاخود سیای ڕەش. یعنی ئێستا لەسەر نەخشەی سیاسی وڵاتانی بەڵقان یاخود بڵێن وڵاتەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئەوروپا هیچ وڵاتێکمان نییە بە ناوی یوگۆسلاڤیا. یعنی لەسەر نەخشەی سیاسی لە 2008 بە یەکجاری هەروەکو ناویش نەما ئەو دوو وڵاتە شەرێک ماڵی خۆی کرد و جیابوونەوە. کۆسۆڤۆ ماوە ئەویش دەبین لە ئازاری 1998 دووچاری جەنگێک بۆەوە لەگەر سربەکان تاوەکو ساڵی 1999 لە ئەنجامدا حلفی ناتۆ بەشداری کرد. بەڕاستی 79 حملەی جەوی گەورە خرایە سەر سوپای سربیەکان و سربیەکانیان ناچار کرد. لە ساڵی 1999 بە پێی پەیمانی ڕامبۆیە دەبینین جەنگ لە نێوان سوپای سربی و سوپای کۆسۆڤۆ وەستاو و لە ساڵی 2008 دووبارە ئەو جارە
کۆسۆڤۆ بڕیاری لە نۆتیۆک بڕیاری سربەخۆیی خۆیدا و بەڵام وڵاتان اعترافیان پێ نەکرد بوو لە غەیری ئەلبانیانە یەک وڵاتی تر اعترافی لە ساڵی نۆتیۆک بە کۆسۆڤۆ نەکرد بەڵام لە 2008 بەپێی بڕیاری کۆمەڵی نەتەوە یەکگرتوەکان دەبینین سربەخۆیی وەردەگری دواتریش ئێستا دەبینین کۆسۆڤۆ وەکو وڵاتێکی سربەخۆ ممارەسەی سیاسەتی خۆی دەکا لەو ناوچەیە. ئاخر شت کە باسی بکەین بە ڕایزان ئەو پێکاتە وڵاتانە هەموو پێکاتەی نەتەوەیی بوون لە ناوچەی بەڵخان ئەگەر تەماشای خەریتەکەش بکەین بەڕاستی تەماشا بکەین تەنها بۆستنەوە هەرسک نەبی لۆی ئەو وڵاتەیان ناو نابوو کەوڵی پڵنگ ها چۆن هەموو ئەوەکەی جیاوازە هەر ڕەنگەک و شێوەی ملەوەنی ئەنتیکەی هەیە دەبینین بۆستنەش بەڕاستی نوێنەرایەتی ئەوەی دەکرد لەبەرەوەی دەوڵەتێک نەبوو تەنها یەک نەتەوەی تێدا ئێستا سلۆڤینیا دەوڵەتی سلۆڤینیا بە ناوی نەتەواتی ناوندرایە سلۆڤینیا 190 پێکاتەی دانیشتوانی لە ڕووی نەتەواتی و سلۆڤینیا سربیا 185 سربینە کرواتیا تقریبا 90 کرواتینە هەر دەوڵەتەکانیش بە ناوی نەتەواتی کرواتیاوە دروست بووە مەقدۆنیا بە ناوی دەوڵەتی مەقدۆنیەکانەوە دروست بووە بەڕاستی زیاتر لەوانەیە 190 مەقدۆنی بن تەنها لە بۆستنە بەڕاستی ئەو کێشەی هەبوو کە پێکاتی نەتەوەی جیاوازی تێدا بوو لەبەر ئەوەش دەبینین کێشەکان زیاتر بەسەر بۆستنەکاندا تەقیەوە و ئەو جەنگ و ماڵوێرانیەی کە وەکو باسمان کرد لە سلۆڤینیا 7 ڕۆژی خایان لە کرواتیا زەنجی جیابوونەوە نێزیکە 8 مانجی خایان کەچی لە بۆستنە و وێرانکاریە گەورەی بەسەردا هات هەتا ئێرە بەڕاستی کۆتایی بە باسەکەمان دەینین سوپاسی ئامادەبوونتان دەکەین و هیوادارم توانی بێتم بەڕاستی مۆزوعەکان گەلک زۆر بوو هەن هەر بە مەڕووقی ڕامە بەسەریدا ڕۆیشتیمە هیوادارم سوودەکەم گەیاندبی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه